بینەر و بیسەر عزیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێبێەوەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم. زۆر بەڕێز کاک سەردەشت محەممەد کە بەڕێزیان بەرپرسی بەشی شەهیدانن لە مەکتەبی ڕێخستنی سلێمانی راپەڕین هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان قسە و باسەکەین لەسەر کار و چالێکیەکانی بەشی شەهیدان لە مەکتەبی ڕێخستنی سلێمانی راپەڕین هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان. کاک سەردەشت بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان و بۆ جەنابیشت. زۆر سپاس. کاک سەردەشت پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم زانم ئێوە وەکو بەشی شەهیدان چ ڕۆڵێکتان هەبووە چ ڕۆڵێکتان گێڕاوە لە خزمەتکردنی زیاتری خانەوادەی سەربەرزی شەهیدان. دیارە ئەم میلەتە باگراوندێک یاخود باگراوندێکی تراژیدی ناخۆشی تێپەڕاندوو هەتاکو ئێستا زۆربەی خانەوادەکان لە میلەتە پشکی ئەویان بەرکەوتووە کە خوێنیان بەخشی بێ بۆ نیشتیمانە بۆ شەهیدیان هەبێ. ئەم خانەوادانە پێویستیان بەوە هەیە کە دەواازەیەکە بێ جەیەکە بێ بۆ ئەوەی کە ڕووی تێ بکەن بۆ ئەوەی کە خزمەت بکرێن بۆ ئەوەی کە جۆ لە معاناتیان بگیرێت. ئێمە وەکو بەشی شەهیدان لە مەکتەبی ڕێخستن هەڵبەت دەرگامان هەمیشە کراوەیە هەمیشە دەرگامان لەسەر پشت بووە نەگوەکو بەرپرسێک بەڵکو وەکو خزمەتکارێکی خانەوادەی شەهیدان لەوێ کارمان کردووە. ڕۆژانە هەر کەسێک هاتبێ سەردانی کردبین پاژەوەی کە جۆمان لە معاناتیان گرتووە پاژەوەی کە جۆمان لە داواکاری و ئەو پێداویستیانیان کردووە ئەوەی لە ئەرک و لە توانای ئێمە بێ وەکو ئەرکی سەرشانی خۆمان ئەوەی توانی بێتمان جێبەجێمان کردووە. باشە دەستان خۆش بێ ئەو تەبانەوەی کاک سەردەشتیش بناسێ بە دڵنیایەوە زانن کە کوڕێکی زۆر چالاکە و گەنجێکی زۆر چالاکە هەمیشە هەر کاتێک ویستی بێتمان کارێکمانە ببێ بە تەلەفۆن بووبێت بە مەسنجەر بێ بە نامەیەک بێ هەمیشە ڕاستەخۆ وەڵامی یاوینێتەوە دەستە خۆش بێ ماندوو نەبێت. بزانم ئەو خزمەتگوزاریانی کە پێشکەشتان کردو ئەو بابەتانی کە ڕۆژانە باس ئەکرێت لە بەشی شەهیدان بزانم لە ئاست تەمۆحی ئێوایە بۆ خانەوادی سەربەرزی شەهیدان یاخود پێویستە ئیشی زیاتر و کاری زیاتریان بۆ بکەن. بەڵێ هەڵبەت ئێمە کە لەو بەشە کارەکەین من خۆم وە هەموو ئەو هەڤاڵانەی تریشکە لەوێ لەگەڵمان هەمومان کە سوکاری شەهیدین ینی لە 2 شەهید و 3 شەهیدیشمان هەیە زۆر بەمان بۆیە ئێمە زۆر لە معاناتی کە سوکاری شەهیدان باشتر تێئەگەین. لە ڕاستیە ئەوەی کە خوێنی بەخشی بێت هەموو دنیای بۆ بکەی بە ناوێ یاخود معاشی هەموو دنیا هەموو مانگێک بی بە و تەسەورەکەم نەکاتە قەترەیەک خوێنی شەهیدەکە یاخود کوڕەکەی یا براکەی یاخود باوکی یاخود دایکی کە شەهید بوو بێ ئێمە ئافرەتی شەهیدیشمان هەیە ئافرەتی قارەمانیشمان هەیە نەگەوێ ئافرەتێک بوو بێت و هاکەزای بەرە یعنی بۆمبی ڕژێمیان شتێکەوت بێ شەهید بوو بێ بەڵکو ئافرەتی قارەمانمان هەبووە کە لە ناو ڕێخستنەکان کاریان کردووە. یعنیەوە بۆیە بە دەقیقی باسم کرد لە بەرەوەی کە مافی و ئافرەتانە نەخورێت چکە ئێمە شەهیدەکانمان بەس لە ڕەگەزی نێرینە نەبوون. دیارە باسمان کرد کە مێژووی کورد مێژوویەکی تراژیدی بووە و ئەوەی کە هاتبێتە لای ئێمە دیارە ئەوەی کە کە سوکاری شەهیدە ماف و ئیمتیازی هەیە مافەکە ئەوەیە کە مەسەلەن منحەیەک یاخود بڕێک پارە کە ماگانە وەری بگرێت وەکو شەهیدانە و ئەوەی تریشی کە ئەمێنێتەوانێت کە سوکاری شەهید هەیە پێویستی بە خوێندن هەیە ئەمە بە سیستەماتی کراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە مناڵ و یاخود کچ و کوڕی شەهید یاخود هاوسەری شەهیدەوانەی پلەیەکن ئەتوان لەم بابە سوودمان بن و هەندێک کە سوکاری تری شەهید بە مەبەستی چارەسەرکردن و نەخۆشی و ئەم بابەتانە سەردانمانەکان و هەندێک کە سوکاری تری شەهید هەیە بۆ هەندێک مافی زەوی و خان و ئەمانە سەردانمانەکەن هەڵبەت بەدەر لە جیاوازی بیر و ڕاو ئەمانە ئێمە یعنی دەرگامان واڵا بوو بۆ هەموو کە سوکاری شەهید لە کوردستان. بەڕاستی ئێمە هەموو شەهیدی ئەم کوردستانە بە شەهیدی خۆمان ئەزانین ئەوەی پێمان کرابێت لە ئەحزابی تر لە هەر لایەنێک سەردانیان کردبین ئێمە لە خزمەتیان بووین وەکو ئەوەی کە زەوی مافی کە سوکاری شەهیدە هەموو کە سوکاری شەهیدەکە بێ زەوی پێ بدرێ. بەڵام ئێستا زۆرێک ماون کە عەرزە یاخود خانوویان وەرنەگرت ئەوە لە بەرنامەیە کە سوکاری شەهیدان وەری بگرن یاخۆت هیچ شتێک دیاری کراوە بۆی پێیان بدرێت. لە ڕاستیا دوو بەرنامەی بەرنامەیەکیان پاچەجی زەویەکە و حکوومەت بەم کارە هەڵەسێ و
ئەتوانین بڵێن سەرۆکی حکوومەت بڕیاریاوە کە هەموو شەهیدێکە بێ بە پارچەیەک زەوی سوودمەند بکرێت، یانی وارسی شەهید دەبێت بە پارچەیەک زەوی سوودمەند بکرێت. ئەم پرۆسەی بەردەوامە و لە ئێستا تقریبان ئێمە لە سلێمانی نزیکی 1000 شەهیدێکمان ماوە، بەڵام پرۆسەکە بەردەوامە ناوەکانمان ئاراستەی بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوان کردووە و لەگەڵ بەڕێوەبەرایەتی شارەوانی قسە کراوە، سەرۆکاتی شارەوانی قسە کراوە. ئەم پرۆسەیە بەردەوامە و بە ئومێدین یعنی لە ماوەی ساڵی 2025 و سەرەتای ساڵی داهاتوم پرۆسەی کۆتایی پێبێ هیچ شەهیدێکمان نمێنێکە وەکو زەوی سوودمەند نەبوو بێت، ینی هەمووی سوودمەند ببێت. و ئێمە پرۆسەیەکی ترمان هەبوو هاوشانی ئەمە کە پارتی دیموکراتی کوردستان لەسەر بڕیاری جەنابی سەرۆک بارزانی لە ئیستیسماراتی حزب، یعنی لە پارەی حزب لە داهاتی حزب کۆمەڵێک خانومان دروست کرد بۆ ئەوەی کە کەسوکاری شەهیدان لی سوودمەند بن و بڕیار وا بوو کە هەموو شەهیدان خانوو وەربگرن، بەڵام بەداخەوە کۆمەڵێک پرۆژە جێبەجێ کرا. دواتر قەیرانێکی دارایی بەهۆی هاتنی شەڕی تیرۆریستانی داعش و بڕینی بودجەی حکومەتی هەرێمی کوردستان و ئەو ئاوارە زۆری ڕویان کردە هەرێمی کوردستان و بارگرانی و قەیرانەی دروست بوو بۆ حکومەتی هەرێمی کوردستان نەتوانرا بەردەوام بێ. بەڵام لە سلێمانی 500 خانوو دروستکرا بۆ خانەوادەی شەهیدان، لە چەمچەماڵ 325 خانوو دروستکرا، لە ڕانیە 120 خانوو دروستکرا بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان، لە شارۆچکەی دووکان نزیکی 55 خانوو دروستکرا، لە هەڵەبجە بە دوو پرۆژەیەکیان 235 خانوو بوو، پرۆژەیەکیان لە ڕابردوو 364 زەوی بوو لەگەڵ پارە بۆ خانەوادەی شەهیدان. و لە دەربەنی خانی ژەمە پرۆژەیەکی ترمان هەبوو کە نزیکی 72 خانوو بوو بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان کە ئەمانە قەرار وا بوو بەردەوام بێت و هەموو کەسێک هەموو ئەوانەی کە خوێنیان ناوە وارسی شەهیدن سوودمەند بن بە خانوو. بەڵام بەداخەوانێ و قەیرانەکە هاتە پێشەوانێ تەنانەت چەند ساڵێک بارگرانی دروست کرد بۆ هەندێک پرۆژشمان هەتاکو تاوا بوون، بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا هیچ پرۆژەیەک نەماوە تاوا نەبوو بێت. پرۆژەکان زۆربەی خانەوادەی سەربەرزی شەهیدان تیان نیشتەجێن بە پێی پێویستی خۆیان بەکاری ئەهێنن. ئەمە لەسەر بڕیاری جەنابی سەرۆک بارزانی بوو کە پێویستە ئێمە خانەوادەی سەربەرزی شەهیدان لە یاد نەکەین. ئەتوانم بڵێم ئەگەر ئەحزابی تر ویستی بێتیان قسەیەک لەسەر ئەمە بکەن بۆچی پارتی خان و دابش ئەکا. من باسی ئەوم کردو هەمیشە وتومە وەرن با چێبڕچێ بکەین لە خزمەتکردنی خانەوادەی سەربەرزی شەهیدان. ئێمە خانوویان بۆ دروستەکەین، ئێوە وێلایەکیان بۆ دروستکەن. ینی هەمیشە باسی ئەوم کردو با ئێمە سیراع و ناکۆچەکانمان لەسەر هەرچ ئاستێگەیە هەمان بێ، بەزبانەیەتە سەر ئاستیەوەی لەسەر خانەوادەی سەربەرزی شەهیدان سیراع و ناکۆچیمانەوێ، بەڵکو بتوانین هەمومان خزمەتکاری ئەم خانەوادانە بین. زۆر ڕاستە کێ شتی باشتری لەلای ئەتوانێت خزمەتی زیاتر بکات بە خانەوادەی سەربەرزی شەهیدان. و خۆت باست کرد ئەگەر هەر شتێکیان بۆ بکەی ینی بەوە نابێت کە ئەو کەسیان بۆ بگەڕێتەوە یاخود ئەو کەسە شەهید نەبوو بێت. هەمیشە وتومانە ینی هەرچیەکت بۆ بکەن ناکاتە قەترێک خوێنی براکەت یا باوکت یان دایکت کە شەهید بووە. هەمانە کە سوکاری شەهیدمانە من بۆ خۆشمێکێکم لەوانە کە تەرمی برام دیارنی، ینی بەڕاستی ئێستا لەوە چێ ئەوەی لە دەسەڵات و قودرەت و توانام هەبێ بیکەم بۆ ئەوەی کە تەنها ئێسقانی براکەم دەستکەوێتەوە، یعنی ئەوەی کە خۆی ئەو ئازارەی نەچێشت بێ بەڕاستی لەوە تێناگا. زۆر ڕاستە، زۆر ڕاستە. بزانم باسی قەیرانی داراییت کرد، بزانم کری خوێندنیش بۆ قەیرانی دارایی نەبوو کێشە یاخود کری خوێندن هەتا ئێستا هەر بەردەوامە بۆ کەسوکاری شەهیدان؟ بەڵێ طبعا بەپێی یاسا ڕێکخراوە چێ کەسی پلەیەکی شەهیدە و چێ کەسی پلە دووی شەهیدە. ئەوانەی کە مەسەڵەن دایک و باوکی شەهید هاوسەری شەهید لەگەڵ کچ و کوڕی شەهید ئەمانە پلەیەکن بۆ شەهید. هەر کامێک لەمانە کە بێ بخوێنێت هیچ قەیرانی دارایی ڕێگر نەبووە، بەڵکو ئەگەرە و ساڵش پارەکە نەدرابێ بە زانکۆکە دوای 2 ساڵی تریش بوو بێ، دوای هەرچ کاتێک بوو بێ کە حکومەت پارەی لەبەردەست بوو بێ پرۆسەکە بەردەوام بۆ گرنگەوەی کچ و کوڕی شەهید خوێندویانە. دواتر حکومەت خۆی پاکتاوی بابەتە دارایەکەی کردووە لەگەڵ زانکۆکان یاخود لەگەڵ پەیمانگاکانە، بۆیە پرۆسێکی بەردەوام بووە و بە خۆشحاڵیەوە زۆر کچ و کوڕی شەهید کە لە نازی دایک و باوکیان بێبەش بوون توانراوە لە
لەژێر سێبەری ئەم بەرنامەیە خوێندنی خۆیان تاو بکەن چکە زۆر کەسە بووە لەبەر نەبوونی دایک و باوکی نەیتوانیوە لە وادەی خۆی خوێندنی خۆی تاو بکە گەڕاوەتەوە بۆ خوێندن توانێتی خوێندنی خۆی تاو بکە ئەمە بابەتێکی دڵخۆشکەر بوو پێم وابێ ئەوەی کە خوێنی یابێت ئەوەی کە بتوانێت لە پەنا ئەو خوێنەی کەیاوێتی بۆ ئەم نیشتیمانە لە ڕووی ئەکادیمیشە خۆی پێ بگەێنێ کادرێکی زۆر دڵسۆز دەرەچێت بۆ نیشتیمانەکەی چکە ئەو خوێنی یاو ئەگەر بشتوانێت خۆشی پێ بگەێنێ ئەکادیمی بێ ینی بەڕاستی ئێمە ناشکرێت هەمیشە بڵێن مەسەلەن من هەر خوێنم ماوەیترە بێ هەموو شتێک من بم ئەبێ خۆشم نەوەستم ئەبێ خۆشم پێ بگەێنم ئەبێ خۆشم من لەگەڵ زۆر کچ و خوشک و برای شەهیدش قسەم کردووە زۆر جارهانی ئەوە ماون کە بەردەوام خۆتان پێ بکەێنن ینی ڕاستە ئێمە کە سوکاری شەهیدین گرنگە لە هەندێک جونگەی دامەزراوەکانی حکومەت و حزب ئیش بکەین بەڵام ئێمە ئەگەر ئەکادیمی بین ئەگەر پرچەک بین لە زانست و زانیاری تواناوی باشمانە بێ ئەتوانین باشتر دڵسۆزانەتر ئیش بکەین لە خەڵکێکی تر زۆر ڕاستە بە دڵنیاییەوە و ئەوشمان بینیوە هەمیشە کاک زەردەشت کە ئەیبینین کەسێک زۆر چالاکە یاخود کەسێک جێپەنجەی دیارە کەسێک باگراوندێکی زۆر باشیە کە سەنیسەی ڕابردوویەکی سێرەکەی کەسێکی نزیکی یاخود باوکی بەداخەوە شەیدە ینی ئەو کەسانی کە ناسیویانن ئەڵێ مەسەن جێگی باوکی گرتووەتەوە حتممە بەشتی باشە زۆر ئەوە شتێکی جێکی دڵخۆشیە بزانم باسی پرسیارێکی ترمەیە باسی ئەرزەت کرد کە ئێستا زەوی ئەدرێ بە کەس و کاری شەیدان وە لە بەرنامەیە ئەوانی کە بۆ نمونە لە مناڵی زیاتریانە یاخود ئەبێ بە وەرەسا ئەوە هیچ کێشەیەک دروست ناکە یاخود تەنها ئەدرێت بۆ کەسێک کە موچەکەی بەناوە پێم خۆشەی زانیارێکیشم لەسەر ئەوە بیتێ بەڵێ ئەم بابەتانە هەمووی بە یاسا ڕێکخراوە طبعا ئەو کەسێک کە شەهید دەبێ یا کەسێک کە وەفا دەکە دابەشنامە یاسایی بۆ دروست دەکرێت لەلایەن دادگا و لە محکەمە باشە قەسامی شەرعی پێوترێ بە عەرەبی ئەم قەسامی شەرعیە هەموو وەرەسەی ئەم کەسێک کە تایە شەهید بووە هەموو تیا ڕوون کراوەتەوە پێگاتووە لە چەند پشێک بووە مەسەلەن خێزانی چەندی بەرەکەی مناڵەکانی دایک و باوکی بەپێی ئەم قەسام شەرعیە ئەو زەویە دابەشەکرێ بەسەر کەسەکانە بۆ نمونە ئەگەر دایک و باوکی شەیدەکە لە ژیان مابن یا ئەگەر هاوسەری هەبێ ئەو بەپێی یاسا هەمووی ڕێکخراوە بەڵێ ئەوە لە شارەوانی ئەو کاتە هەموو یەکرێ بەسە هەموو ڕێگەخرێ زۆر باشەواتە نابێ بە کێشە و لە لای ئێوەش ئەوان هەموو بەڵێ چونکە مەسەلەن ئەگەر من برای شەهید بم من بچم زەوێکە وەرگرم بەڵام ئەگە خوشکیشمە بێ برامە بێ ئەبێ مافیاوانش نەخۆم یعنی ئەوەی کە لە وەرەسەی ئەو کەسەیە کە لە ژیان نەماوە پێویستە هەمویان سوودمەند بکرێن لەو زەویە یاخود لەو شتێککە وەریەگرن شەرت نییە هەر زەوی بێ باش ئێستا زۆرێک ئەبینین لەو کەسانی کە موچی شەهیدانیان هەیە موچەکەیان بەناوی یەکێکی ترەوە یاخود وەکالەتی عام یاخود وەکالەتی تایبەتیان کردوێتەوە بۆ کەسێک لێرە موچەکەیان وەرەگرێ ئەمە ئەو وەکالەتش وەنی ئاگادارین کە ساڵانە پێویستە تازە بکرێتەوە ئەگەر کەسەکە نەتوانێت بێتەوە یاخود لەبەر هۆکارێک بێ وەکالەتەکە تازە نەکاتەوە ئەمە لەو کاتەیە موچەکە ئەبڕێتە ئەو کاتی وەکالەتەکە تازە ئەکاتەوە یاخود ئەتوانێت مثلەن شتێکی تر هەیە کە جێگرەوەی وەکالەتەکە بێت لە هەر حاڵەتێکا موچە نابڕێ بەڵکو موچە ڕائەگیرێت لەبەرەوەی بزانن ئەم وارسە لە ژیان ماوە بەرحەیاتی بۆکرێ هەموو ساڵێ چونکە هەندێک وارسمان هەیە وەکالەتی هەیە خۆی لە ژیان نامێنێ بەداخەوە ئەو کەسێک کە وەکالەتەکەی پێەیە ئەگەر مەسەلەن ڕێگەی پێ بدرێ هەرچێ بە بەردەوامی موچەکە وەرەگرێ بەڵام هەموو ساڵێک پێویستە کا وەکالەتەکان ئەگەر خاسە بێت تازە بکرێتەوە ئەگەر ئامەش بێتوانێت لە کاتب عەدلەکەی کە وەکالەتەکەی لێ دەرهێناوە بچێ لەوێ تەزدیقێک کاتەوە مۆری ئەکاتەوانێ ئەگەر وەکالەتەکە سەحب نەکرابێ هیچ کێشەیەکی نیە و ئیشی خۆی پێکات. زۆر باشە بزانم کاک زەردەش ئەو ڕۆژانە بەرکەوتنتان هەیە لەگەڵ کەس و کاری شەهیدانە زیاتر ئەو کێشە و گرفتانی کە مثلا ڕوبەڕووی ئێوە بێتەوە ڕوبەڕووی کەس و کاری شەهیدان ئەبێتەوە زیاتر لە چیا خۆی ئەبینێت چین ئەو کێشانەی کە زیاتر مثلا ئەبێت بەکەی سوێتە بەردەمی ئێوە. بەڵێ خۆی ئەو کەس و کاری شەهیدان زیاتر ڕۆژانە کە ڕووەکەنە لای ئێمە هەندێکیان بۆ بابەتی وەرەسەی خان و بۆ ئیشی زەوی بۆ نمونە گرفتێکی هەیە لە دامەزراوەیەک بابەتی خوێندنی مناڵی شەهیدە بە ئیتر ئەوەی کە بتوانین ئێمە بەپێی ڕێنمایەکان هەر شتێ لە دەسەڵاتی خۆمان بێ
هاوکاریکردنی نەخۆشێک بێ بابەتێک بێ لای خۆمان بتوانین بۆی چارەسەرکەین بۆی چارەسەرکەین نەمانتوانی لەگەڵ دامەزراوەکانی حکوومەتە بەڕێوەبەرایەتەکانی گشتی شەیدان لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر لە ڕاپەڕین لە ئیدارەی گەرمیان بە خۆشحاڵی و پەیوەندیمان لەگەڵ هەمویان هەیە و لێرە و سوپاسیانەکەم کە هاوکارێکی زۆر باشیێمە بەڕێوەبەرایەتەکان هەرچ کاتێگەر ئیشێکمان هەبوو بێ بەڕاستی پێشمەرگانە هاوکاریان کردوین بۆ کە سوکاری شەهید بڕوا ناکەم هیچ کەسێ ئەگەر کە سوکاری شەهید بێ ئیشی بکەوێتە کەسێک یعنی ئیشەکەی بۆ نەکات یاخۆد کەم تەرخەمی تیا بکات کاتێک کە پەیوەندیمان کردبێ نامەیەکمان ناردبێ بۆم شوێنانە ئەوەی توانرا بێ کراوە بەڕاستی و ئەگەر شتێکیش نەکرابێ ینی لە دەسەڵات نەبوو یا ڕێنمایی شمولی نەکردو بەڕاستی هەندێک جار ئەم 2-3 ساڵی ڕابردوو بەهۆی کۆرۆنا ڤایرۆس یاخود کۆرۆنای 2019 سەفەری حەج ڕاگیرا بوو 1-2 ساڵ خانەوادەی سەربەرزی شەیدان هەندێک ناویان نووسی بوو هەندێک ترێ یانویست ناو بنووسن بەهۆی ئەوەی کە ڕاگیرا بوو بۆی کۆرۆنا ڤایرۆس بۆ نمونە هەندێک داواکاری هەبوو کە دایک و باوکی شەیدایانویست بچن بۆ حەج فەریزەی حەج بەجێ بگێنن بەڵام لەبەر وەستاندنی مەسەلەن نەمانەتوان ینی لە ڕێنماییان نەمابوو بابەتێک بوو بەڵام ئێستا بە خۆشحاڵی بەڵێ ینی هەندێک شت هەیە لە دەسەڵاتی ئینسان نییە ئەتوانین بڵین کارەساتێکی سروشتی ڕوئەیە تۆ بێ چاوەڕێ بکەی هەتاکو دەرگایەکی تر دەرفەتێکی ترەکرێتەوە بەڵام ئەوەی کە یعنی بۆ ئێمە جێگەی شانازیە ئەوەی پێمان توانرا بێ کردومانە ئەوەی پێمان نەکرابێت درۆمان لەگەڵ کە سوکاری شەهید نەکردووە بەڕاست و دروستی پێم وتو ئەم ئیشە ئەکرێت ئەمە ناکرێت ئەمە ئەتوانم هاوکاریت بکەم تا فڵانە جێگا لەگەڵ تابم بۆ دواکەوتنی ئیشەکەت مەسەلەن بۆی کە دوای ئیشەکە بکەین بە تەلەفۆن بەچوون لەگەڵیان هەرچێکمان پێکرابێ بەڕاستی درێغیمان نەکردووە و ئەمە لە دەمی من نا بەڵکو خۆیان ئەتوانن شایەتی بۆم بابەتە بەن هەرچ کەسێک هاتبێتە لایەمە دەرگامان لەسەر پشت بووە زۆر ڕاستە دەستان خۆشەماندوو نەبن کاک زەردەشت پێم خۆشە باسێکی ئەو بابەتەشم بۆ بکەی لە ئێسایە کەیسێکتانەوە ژژانوە بەڕێزت لەگەڵ هاوڕێکت لە بەغدا باسی پەنجا گەنج ئەکەن کە ساڵی 1985 یەک لەوانە برای بەڕێستانە بەداخەوە کە بێسەر و شوێن کراون هەتا ئێستا تەرمەکانیان هیچ سەرەداوێک نییە لەسەر ئەوەی کە لە ژیان ئامابن یاخود کوژرابن شەید کرابن هیچ بابەتێک باز نەکراوە پێم خۆشە باسی ئەوم بۆ بکەی کە ماوەی پێش ئێستش لیژنێک هاتووە لە بەغدا و خوێنی لە ئێوە وەرگرتووە بۆ فاسی DNA باسێکی ئەو کەیسەم بۆ بکەی بزان بەکوێ گەیشتووە ئەم کەیسەتان چۆن بیرۆکەی ئەم کەیسەت لە گەڵاڵە بوو بەڵام دیارە ساڵانی 83 مفاوزاتێک لە بینی حکوومەتی عێراق و هێزێکی کوردی ئاکرێ و دواتر مفاوزاتەکە زۆر ئیدامەی نابێت بەڵام بۆ کاتێک کە مفاوزاتەکرێت زۆربەی ڕێخستنەکانی ناوشاری سلێمانی یعنی بە شێوازی کەشف بوون کەشفە بن لەلایەن حکوومەتی بەعسەوانە و دواتر مەسەلەن هەندێک لەمانەی کە ئەمێننەوە لە ناوشار پەیوەندیەکەن بەجاشەوە بە حکوومەتی بەعسەوە ئەمانە براکانی ئێمەیانە ناسی کە پێشمەرگە بوون کە سوکاری ئێمەیانە ناسی بەداخەوە لە 85 لە 84 و 85 و 86 حکوومەتی بەعز ڕێخستنەکانی ناوشاری ئەحزابی هەمووی لابوو بەڕاستی هەمووی کەشف ببوو بەهۆی ڕێکەوتنەی کە کرابوو برای من پێشمەرگە بوو برای خەڵکی تریتیا بوو خەڵکی ئاسایی بوون گەنج بوون حکوومەتی عێراقی ئەمانەی بە مەترسی لەسەر ئایندەی ڕژێمەکە ێزانی چونکە ئەمانە گەنجی زۆر قارەمان بوون ینی سیاری شورتیان ئەسووتان خۆ پیشاندانیانە کرد ئەو زوڵم و زۆرەی حکوومەتی بەعسێ کرد ینی بەم گەنجانە قبول نەئەکرا هەمووی گەنجی 7-8 ساڵ بوون بەداخەوە گەنجی ئەو کاتە قارەمان و ئازا بوون ینی بەداخەوە گەنجی ئێستا بە جۆرێکی تر هەڵسو کەوت و ژیانەکەن هەمیشە لە خۆشیابن بەڵام جیاوازی هەیە لە بینی گەنجی ئێستا وسای ئەمانە حکوومەتی عێراقی ڕەشبگیریەکی کردووە لە ساڵی 85 لەم ڕەشبگیریە ئیتر زۆر خەڵک ئەگرێت خاتە ناو زیندانەکانی ئەم نەوانەیە ئەو برای من لەگەڵ 50 گەنجی ترە لە زیندانەکانی ئەمنی سلێمانێ و ئەگوێزرێنەوە بۆ خواروی عێراق دیارە لە ئەبوو غرێبە بن چەند زیندانێکیان پێکرێ لە ساڵی 86 کۆتا شەو
لە ناو زیندانی فزەیلیە ئەبنەم گەنجان خەڵکیان لێ ماوە لە ئێستا و ئەوانەی کە ماون هەندێکیان سەرگوزشتەی خۆیان لە شێوازی کتێب نووسیەوەەوە بە مقابلە هەیە ئەمنەکان ێنە ژوورەوە شەوێک لە زیندانی فزەیلیە طبعاً ئێمە و برای خۆمانمان نەبینەوە بە هیچ شێوێ لەگەڵ گرتنی تر نەمانبینەوە هیچ سەردانەیەکی دایکم و باوکم چەندین شەو لەبەر ئەمنا ڕۆژیان کردوێتەوە ئەو شەو 50 کەس لەم گەنجانە هێنە دەرەوە لە زیندانی فزەیلیە زۆر سەرگوزشتە و قسەیان لەسەر هەیە هەندێکەڵێن یعنی چەکی کیمیاویان لەسەر تاقی کراوەتە و کیمیاوی کە عێراق وەری گرتووە لە دەوڵەتێکی تر بووی پێش هەڵەبجە لەسەرمان تاقی کراوەتەوە هەنێمەمان بیستووە کەیسێکی تر برادێکی تر باسیەوە ئەکا گوایە ئەم 50 گەنجە دەست و قاچ و چاویان بەسرابێتە و بەوتەی ڕائیتەهای و کاتە دووسێ جار دووبارەی کردوێتەوە کە هەڵیان ناونەتە ناو ڕووباری دیجلەوە ئەمەش هەیە بەڵام ئێمە بیستمان کە هەندێک قەبری جەماعی هەڵدراوەتەوە هەندێک مەقبەرەی تری جەماعی هەیە هەتاکو ئێستا هەڵ نەدراونەتەوە لە نزیک بەغدا و لە نزیک فزەیلیە ئومێدێکمان هەبوو کە مەسەلەن بتوانین ئەگەر لە ڕێگەی وەرگرتنی داتای ئێمە مەسەلەن کە سوکاری ئێمە چیان لەبەر بۆ ئەو ڕۆژە چیان پێ بوو ئەم شتانان هەمووی لێ وەرگرتوونەکو داتا لیژنەکە هەڵبەت لە بەغاوە هاتە سلێمانی هاوڕێکی خۆم قسەم لەگەڵا کردکە باسیەوەم کردکە من برایەکەم چەندین ساڵەوە هایە و هیچ سەرەداوێک نییە بۆ هەوڵێک نین بزانین ئەم کەیسە بەڵکو بە دوواداچوونێکم بۆ بکە یعنی وەکو بابەتی شخصی باسمان کرد بیدارێت نیانی شەید سابیر ڕەفیقمە طبعاً دەمێکە لە بەغاژی نیان خان لە ڕێگەی بەشی شەهیدان لە ناو پەرلەمانی عێراق کتابێکی کردبوو بۆ موئەسسەی شوهەدای عێراق لەوێ فەریقێک لیژنەیەک پێگەنرا بۆ وەرگرتنی خوێن لە ئێمە و لە کەسوکاری و شەهیدانەی تر تقریبا ئێمە لە ڕێی سۆشیال میدیا و لە ڕێی میدیا و توانیمان 30 ماڵ لە 50 ماڵەکە بدۆزینەوە خوێنمان لێوەرگیرا لە توبعەدلی سلێمانی بە داتامان لێوەرگیراوە ئەمانە هەمووی ئەبرێنەوە بۆ بەغا ئێتر لەگەڵە و ئێسقانانەی کە لە ڕابردوو ئێسک و پرووسکانەی دەرکراون بەراورد دەکرێن یاخود هەندێک قەبری جەماعی تر کە ئەدۆزرێنەوە لە داهاتوو بەراورد دەکرێن ئەگەر لەمانە کە سوکاری ئێمەتیا بوو ئاگادارەکرێن نەگەرتیانە بوو ئەوە بەداخۆ بە هیوابین ئێمە چکە یعنی زۆر ناخۆشە شتێکت لێوەن بێت بە تایبەت ئەگەر کوڕێکت برایەکەت ئەگەر گەنج بێ بچێتە دەرویتر نەیبینیتەوە تەسەورەکەمەوەی کە ئەم بابەتەی نەبینی بێ خۆی لێ تێناگا بەڕاستی من دایکم و باوکم بەڕاستی بەداخیم برایان مەسەریان نایە ڕۆحیان شاد بێ بەداخەوە زۆر ڕاستە کاک سەردەشت ئەو کوڕانەی تر ئەو کوڕەشەهیدانی دیکە هەمویان خەڵکی سلێمانی بوون و هەمویان خەڵکی ناسرا بوون چۆن ئەو ناوانەتان دەستکەوت ینی ئێوە لەوانی خزمایەتی و هاوڕێتی و پەیوەندیەکتان هەبوو بێ لەگەڵ ئەو کەسانە خۆت ئەو ناوانت دۆزیەوە یا خۆدەت پێشتر لە ڕێگەی باوکتەوە و دایکتەوە ئەو ناوانەتان ئەزانی ئاشنابوون پێی دایمە دایکم باسی ئەکرد مەسەلەن مناڵی فڵان کەسی تایە لەبەر سجن فڵانە ماڵمان لەگەڵ بوو ئەمانە باماشەوە هەمان ئەمانە تقریبەن ئەو کات ساڵی 85 وەکو ئێستا شاری سلێمانی فراوان نەبووە زۆربەی خەڵکەکە یەکتریان ناسیوە هەمووی مناڵی مەجیبەگ و برایان پاشا و گەڕەکی شەهیدان و سابوونکەران و سەرکارێز بوونە 50 گەنجەی کە بێسەر و شوێنن چکە من دیقەتم ماوە هەرو گەڕەکانە هەبوو و هەمووشی مناڵ لێم گەڕەکانن دیارە ئەمانە لە گەنجە زۆر چالاکەکان بوون کە حکومەت بەڕاستی زۆر ترسی لێ هەبوو لەمانە ینی شەید سالاری برای من لە مەکتەبی شەو بووە خۆپشاندانی دروست کردو سیارە شورتەی سووتاندووە بۆ بە پێشمەرگە گەڕاوەتەوە بۆ چالاکی بۆ ناو شار یعنی کۆتا جار کە ئەگەڕێتەوە من برایەکەم شەهید کرا ئەعدام کرا ڕەفیقێکی خۆی یعنی یای بەگرت ئەعدام کرا هاتبوو بۆ تۆڵێەوە برایم یعنی شەید سالار ئەکەوێتە کەمینی جاشەکانەوە لە سلێمانی جاشەکانیش خەڵکی سلێمانی بوون یعنی بەکریفاتە و لەتیفیئاتە و هەمووی خەڵکی خۆفرۆشی ئەم شارە بوون بەڕاستی سالاری برامیان ناسیوە چکە هەندێکیان پێشووتر پێشمەرگە بوون ئەمانەکە ببوونەوە بەجاش سالاری برامیان ناسی بوو یەکسەر کە کەوت بۆ کەمینیەوانەوە پەلاماریان نابوو قۆڵ بەست و شتیان کردبوویت کەس نەیبینیەوە برای من ئەو گەنجانەی تریش بە هەماشیەوە هەمووی گەنجی زۆر چالاکی ئەم شارە بوو قارەمان خوێنگەرم بەڵێ
بەداخەوە زۆر ڕاستە. ئەوەی باس بکرێت لێ ئێستا لە ژیانە نەماوەنە بە بڵێ ڕوحیان شاد بێ بەڵام بە هیوام کە هەتا کەس پرسی بۆ دانەناوە بۆم برانەمان تا ئێستا پرسەشمان دانەناوە خۆی کە هیتە سەقەنەعەتێ دڵت ناهێنێ کە تۆ خۆت باست کرد کە شتێکی نەبێت ئێسکانێکی نەبێت بروسکێکی نەبێت شتێکی نەبێت کە تۆ قەناعەت بکەیت و باوەڕ بکەیت کە ئەم کەسە لە ژیانە نەماوە زۆر کورسە کە تۆ پرسە و تازەی بۆدانی بەدڵنیایەوە ساڵی 91 تقریبان ئێمە گەڕان و ئومێدێکە بوو دواتر هەتا ساڵی 2003 کە حکومەتی بەعسی گۆڕ بە گۆڕ لە ناوچوو هەر ئومێدێکە بۆ ئەمان و لەوە چە زیندانەکانی عێراق ئەم برانەی ئێمەتیابێت دوای 2003 تقریبان ئومێدێک نەما بەڕاستی یعنی ئێستا پێم سەیرە خەڵکێک هەیە ئەمەنە چاوقایمە لە بەردەمی کەسوکاری شەهید و خەڵکانێکی وەکو ئێمە بە شان و باڵی سەدام حسێن و ڕژێمی بەعسی یعنی دیکتاتۆرە شانامە و شعر و شت ئەنووسێ لە فەیسبوک ومانە عین نازانێ ئەمە ئازاری خەڵکێکەیە بەڕاستی چکە ئەم ڕژێمێکی عنی ئێجگار خراپ بووە 100 ساڵی تر میلەتی کورد باجی خراپی نەخوێنەوار و خراپێکی وەکو سەدام حسێنە ئەگەر سەدام حسێن گوندەکانی دانەگرتایە کۆمەلگای زۆرە ملەی دروست نەکردە ئەو هەموو خەڵکە خراپە دروست نابوو یعنی خەڵکێکی جوان تۆ لە منطقەی شارباژێڕێنی بە زۆری خەیتە ناو کۆمەلگایەکە و خەڵکێکی جوان لە عەنەبوو لە هەڵەبجە خەڵکێکی جوان لە گوندێکی تر ئەیهێنیەمانە هەمووی لە کۆمەلگای زۆرە ملیە ئەنوە عادەت و تەقالی تێکەڵە بێ ئێمە هۆکارەکەی چێ بوو ئەو سەدامە خوێن ڕێژە خراپە بوو کە ئێستا خەڵکێک فێر بوو بە شان و باڵیا هەڵا مەسەلەن خەڵکێک فێر بووە شعر و شانامەی بۆ ئەنووسێ لە فەیسبوک بەداخەوە ئەمە یعنی ئاسەواری خراپی هەیە ئەمە عەزیەتی خەڵکێکە کە تۆ هەستی پێ ناکەی بۆیە بە تەسەوری من یعنی هەندێک یاسا هەیە لە دوای نەمانی ڕژێمی دیکتاتۆری سەدام ئەو یاسانە لە دەستوری عێراقیشە و قانونیشەیە ئەوەی کە مەسەلەن بە شان و باڵی سەدام حسێن و ڕژێمەکەیە یعنی شتەڵا حەق وایە داواکاری گشتی لە سەرمانە بێتە دەنگ یعنی شتێکی ئاسایی نەبێ هەموو کەس بتوانێت ئێستا من پێم سەیرە کەسێک بتوانێت لە ئەڵمانیا ناوی مناڵەکە بنێ هیتلەر یاخود علاماتی نازیەکان بەکار بێنە چکە ئازادیشەوە بەڵێ خوێن ڕێژ بۆ یعنی بەڵام پێم سەیرە ئێستا خەڵکێک هەیە ڕەحمەت بۆ سەدام حسێن بنێرێ بەداخەوە یعنی ئەم بابەتانە پێویستە داواکاری گشتی یاخودی ئەعلام زۆر ئیشی لەسەر بکەن هەنێک کات هەیە ئەبێ بەڵای کۆمنتیش بۆ هەنێ پێیج و ئەو بابەتانی کە دایئێنێن کە قسە بۆ شتی سەدام ئەنێرن یاخود دەستخۆشی لەکەن ڕەحمەتی بۆ ئەنێرن ئەبێ بە بابەتێک و بە پاکێجێ بۆ زۆرترین لایک و ڤیو شەیری ئەکرێ بەداخەوە میدیایەکی بێمۆڕاڵە بەڕاستی میدیایە کە دوورە لە ئەخلاقی کارکردن و ئەتەچێتی میدیایی هەر میدیایەک ئیش لەسەر و بابەتە بکە بەڕاستی یعنی هیچ مۆڕاڵێکی نیە و میدیایی ئەوە نیە میزداقەتیە بە سەیری بکەیت جۆی لێ بگرین بەدڵنیایەوە وایە بەدڵنیایە بەڵامانی کاتیش شتەکانێتە بەرچاوت یعنی ئەیبینی کۆڵە خەفەتە خۆی وەکو لە دەستپێکی پرۆگرامە باسی کرد هیچ ماڵێکی کورد نییە کە پشکی ئەو داخ و خەفەت و شەهید بوون و ئیتر هەر یەکەمان بە جۆرێک شەهیدێکمان لە دەستداوە هەمانە بە سەدان شەهیدی لە دەستداوە بەمەڵە خەڵکی زۆرمان هەیە کە بەڕاستی شەهیدی زیندوون یعنی پارچێک لە جەستەیان لە دەستداوە ینی ئێستا بەوەی ئەوەی کە قاچێکی نەماوە چاوێکی نەماوە جەست یعنی پارچێک لە جەستەی نەماوە ئەوی شەهیدی زیندووە کۆمەڵە خەڵکمانەیە بەهۆی کە سوکارەکەی و ئازاری خواردووە ئەی کەسێکی شەهید بووە ماڵی کەسێکی داگیر کراوە ماڵی کەسێکی تەخت کراوە ئەوەش هەر مەسەلەن قوربانی دانە بەڕاستی هەنێک کات کە بیرەکەینەوەڵەن خۆ زۆربەی کات مردنەکە شەرتنی ینی تومریت بەڵام سێرەکەی ئەوەنە ئەخو خەفەت و ماڵوێرانی و ئاوارەی و ینی سێرەکەی من هەر خۆم لە دایکم و باوکم و ئەیبینم هەمیشە باسیەکەم یعنی یادگارێکی خۆشیان نییە کە لە هەڵەبجە بەداخەوە دوایکی میێبارانەکە هاتوونەتە سلێمانیەوە ئیتر دوای ئەوە زیکرایەتێک و یادگارێکی خۆشیان باس نەکردووە ئەوەی کە باسی ئەەکەن و دڵخۆشی خۆیان بێنەوە هەمووی پێش ئەوەیە کە پێشکی میێبارانەکەی هەڵەبجە باسییان کردەوە بەداخەوە هیوادارم کە ئەم بابەتانی کە باسەکرین باسی ئەوەش بکەن کە گەنجی ئێستا ینی ئاورێک لە ڕابردوو باتەوە ئاورێک لەوە باتەوە کە ئەم حکوومەتەی ئێمە و ئەم وڵاتی ئێمە بە چیاتە پەڕێوە کە گەیشتوونەتە ئەمە نەک ئەوەی کە ئێستا ئەیبینن بەداخەوە کە هەنێک کەس هەیە هەنێک بابەت باسەکەن و هەنێ بابەتانی دروست نەبوو لەسەر ئێسک و پروسکی هەزارها گەنج دروست بوون بەدڵنیایەوە بۆیە
پاراستنیشی ضرورە ینی بەتەکیید پاراستنی زۆر لەوە زەڕوترەکە دروست کراوە چونکە ئەوان ئیشی خۆیان کرد بۆ ئێمەیان دروست کرد ئەوەی کە ماوە لەسەر ئێمە پاراستنی ئەم قەوارە سیاسەیە بە هەموو شتێکیەوە کە ئەڵێم هەموو شتێکی با ئێمە خۆمان بە دوور نەخین کە ئێمە ویسە لە قەیرانیەکەین و لە حاڵەتێکی ناخۆشین بەڵام ئەمەش ئەبێ بەشێک لە ئێمە بەتەکیید هەر هێزێکی مەسا هەر دەسەڵاتێکی کوردی زۆر باشترە لە دەسەڵاتی تورک و عەرەب و فارس ینی ئەگەر دەسەڵاتە کوردەکە هەرچیەک بێ مەحمەکان گەندەڵی هەبێ ناشەفافێ دەبێ نەعەدالەتێ بێ ئەتوانین هەموو شتێ بۆ داهات و چاپ بکەین بەس ئەگەر دەسەڵاتێکی عەرەبی وەکو جاران یعنی حکمی ئێمە بکە هەنی جینۆسایدمانەکە چیمیا بارانمانەکە دەسەڵاتێکی تورکی بە هەمان شێو دەسەڵاتێکی فارس بە هەمان شێو بۆیە ینی خراپترین دەسەڵاتی کوردی لای من لە هەموو دەسەڵاتەکانی تر باشترەکە خەڵگاوت پێ بە دڵنیایەوەشی باست کرد نەعەدالەتی و ناشەفافێت ئەو بابەتانە هەیە لە ئێستا هەمووی بە دۆکۆمنتە و بە ئەوەیە کە لە بەرچاوڕوونی خەڵکای و خەڵک ئێستا زۆر لە جاران تێگەیشتوترەوە بابەتەکان هەمووی لە بەردەمی خۆیان ئێستا حکومەتی هەرێمی کوردستان خۆی هەنگاوینەوە یعنی ئەو کابینەی ڕابردوو ژوابوو حکومت خۆی زانێ ناشەفافی هەیە نەعەدالەتی هەیە بۆ یاسای چاکسازی دروست کردو یاسای چاکسازی بە هیواین هەموو ئەم شتانە بن بڕبێ بۆی کە خوێنی شەیدەکان ئێمە ئاسوودە بێ و ئێمە ئاسوودە بین و بە یەکسانی بە دادپەروەری و خەڵکە بژی لەم نیشتیمانە زۆر ڕاستە ئیشەڵا هەروە ئەبێ زۆر سپاس بۆ کاک زەردەشت محەممەد کە بەڕێزیان بەپرسی بەشی شەیدانن لە مەکتەبی ڕێخستنی سلێمانی ڕاپۆرین هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان قسە و باسمان کرد لەسەر کار و چالاکیەکانی بەشی شەیدان تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.